ناسنامەی وڵاتێکی کراوەکراوە بوو خانی 5,000 گوند و شاخ و باخ و مێرگ و کامیاب. ئەنفال شاڵانێکی دڕندانە و بێویژدانی گەورەترین دەسەڵاتی بەحسیەکان و خۆفرۆشانی. ئەنفال ئێشێکی یەجگار سەخت مانەوەی هەزاران هەزار کەسی بەدبەخت لەوانە باوکی بێڕۆڵە و ڕۆڵەی بێباوەک، دایکی بێ منداڵ و منداڵی بێدایک، خوشکی بێ برا و برای بێ خوشک، مێردی بێ خێزان و خێزانی بێ مێرد. ئەمە تاوانە و ئەمە ئازارە، ئەمە ئەشکەنجەی گەلێ هەژارە. ئەو گەرەیکەوە تاوانی نەبوو بە تەنها و تەنها بێکەس و کورد و لەوەرن ئەی کورد بە هەموو یەک بین، نەبین بە قوربان ڕق و قار و کین. لەبیرمان نەچێ ئەم مەرگە ساتە، ئەمە ناسنامەی گەلی وڵاتە. ئەمڕۆ حوتی چواری 2022 34 ساڵتێ ئەپەڕێ بەسەر یەکەمین ڕۆژی قۆناغی سێیەمی شاڵاوی ئەنفال کە پانتایی ناوچەی گەرمیانی گرتەوە. دیارە منیش وەکو کوڕە ئەنفالکراوێ وەکو ڕۆڵەیەکی گەرمیانی ئەمڕۆ لێرەوە پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی سەرجەم کەس و کار و سەرجەم خەڵکی کوردستانەکەم کە لەم ڕۆژە ماتەمینێدا هەمومان پێکەوە لە حزوری ڕۆحی پاکی شەهیدەکانمانین یاد و یادەوەریان هەمیشە بە گەورەی پیرۆزی دەیەڵینەوە. هەرچەندێ حکومەت کۆمەڵە کەم و کوڕی هەیە لەم کاتەدا، بەڵام کەسوکاری سەربەرزی شەهیدان هەمیشە بۆ یادی شەهیدەکانیان دەستە سەرسنگ ڕادەوەسن، هەمیشە یادی ئەو گەورانەی قوربانیانی ئەنفالەکەینەوە، چونکە لە ڕابردوودا ئێمە ئەزیزترین کەسمان بەخشیوەتە خاکی پیرۆزی کوردستان. ئێمە داوامان کرد و هەمیشە بەردەوامیش ئێستش دووبارەیەکەینەوە لەم یادەدا داواکاری کە ئەوانەی کە دەستیان لە تاوانی ئەنفالدا هەبووە، ئەوانەی کە خیانەتیان لەگەل و نیشتیمان کردووە، ئەوانەی کە ناویان هاتووە بۆ دادگایکردن لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراق و سەبارەت بە تاوانی ئەنفال بە زووتری کات بدرێنە دادگا. چەندین جار داوامان کردووە.